واتە زیاتر لە 600 ملیۆن دلار ماگانە داهاتی نەوتی هەرێمی کوردستانە کە موسە پێویستی بە 900 ملیار دینارە واتە تەنها نەوت پێویستە بۆی کە بتوانین موسەدابی بکەین و بەشێکشی دەمێنێتەوە. ئەم گەمارۆیە لە کاتێکدایە ئەم پارێزگای سلێمانیە کە باسی لەوە دەکرێت باس لە داهاتەکانی دەکرێت بەم شێوەی خوارەوەن لەگەڵ هەبوونی داهاتێکی زۆری نەوت تەنها کەمتر لە 125 داهاتی نەوتی هەرێمی کوردستان بۆ پارێزگای سلێمانی دەنێردرێت. ئەم عقوبەدان و ئەم حەسار خستنە سەرا بەدەستێکی ئەن قەستی ناو حکومەتی هەرێمی کوردستانە کە ڕقەمەکانیش بەم شێوەی خوارن کە من دەیان خەمەڕوو. لە پارێزگای سلێمانی 365 ملیار دینار پێویستە ماگانە بۆ خەرجی موچە کە ئەمە خەرجیەکە ماگانە دووبارە دەبێتەوە لەگەڵەوەی کە 115 بە شێوەی مەقاسە دەبڕدرێت لەم پارێزگایە کە ئەمە قەدرێکی گەورەیە بۆ سێسەرۆکایەتەکە و سیادی هەرێمی کوردستان دەبڕدرێت و لە پاڵەماندا 4 ملیار و 600 ملیۆن دینار ماگانە بۆ وانە بێژان سەرف دەکرێت 2 ملیار و 100 ملیۆن دینار بۆ خوێندکاران و هەروەها 3 ملیار دینار بۆ هاندانی کەرتی تایبەت و زیاتر لە ملیارێکیش بۆ بەدەل عیادات و ئەو پارەی کە لە پارێزگای هەولێری شەوە دەیاخۆ لە باڵێن لە هەولێری پایتەخت و حکومەتی هەرێمی کوردستانەوە دێت 275 ملیار دینارە کە عەجزێکی تەراکمی بەردەوام دروست دەکات.